بە خۆشحاڵیەوە توانیمان بگەینە یاری کۆتایی بتوڵەی عێراق و بۆ بەدەستهێنانی کاسەکە و پێشکەشکردنی کاسەکە بە شارەکەمان. ئەمە خەونی چەند ساڵی ئێمە کە بتوانین کاسەکە بەدەستبێنین. ئێمە چەند ساڵی لەمە پێشیش یەکێک من لە پلە قورسەکانی بتوڵەکە، بەڵام ئەم ساڵ ئێمە چاومان لەسەر پلەی یەکەمیە. ڕاستە ساڵانی کە توانیمانە پلەی دووەمی و پلەی سێمیش بەدەستبێنین، بەڵام ئێمە ئەم ساڵ ئەمانێت پلەی یەکەمی پێشکەشکەین بە شارەکە. لەگەڵ ئەوەشدا ئێمە ماوەی 9 مانگە بە بەرداوامی ڕاهێنانەکەین کە ئەتوانم بڵێم تاکە نادیە بۆ ئەو ماوە دوور و درێژە لە خۆی ئامادە کردو لەسەر بتوڵەی عێراق و هیوادارم بتوانین پاداشتی ئەو هیلاکی مادووبوونەمان وەربگرینەوە لەم یاریەوە هەموو هەوڵێکی خۆشماندا هەموو یاریزانەکان وڕێی ئەوان هەیە کە بتوانین پلەی یەکەم بەدەستبێنین سەر ڕای پشتگیری چەند کەسێک بۆ ئێمە کە ئەمە زیاتر هانی ئێمەی داوە بۆ بەدەستهێنانی پلەی یەکەمی و سەبارەت بە بتوڵەکەش بێگومان بتوڵەی ئەم ساڵ وەکو پار چەند کەم و کورتیەکی لە خۆی بینی. ئێمە وەک ئاماژەم پێدا ماوەی 9 مانگە ئێمە ڕاهێنانەکەین، بەڵام بەداخەوە بتوڵەکە لە ماوەی تەنها 5 ڕۆژە یاری کۆتایی ئەنجامدرا کە ئەبینن بتوڵەی عێراق لە ماوەی چەند مانگێکی پێ ئەچێت کە ئەمەش جێی داخ و سەرنجیشە بۆ ئێمە، چکە بۆچی بتوڵەی کوڕان بۆ ماوە دوور و درێژە کە ئەتوانن یاریزانەکان ئیسفادەی لێ بکەن، بۆچی بتوڵەی کچان لەم ماوەکەمایە تەواوەکرێت کە ئەمەش هیوادارم ئەتیحاد ئیشی لەسەر بکات. لەگەڵەوەشە ئێمە هەر بەردەوامین کۆڵ نادەین ئەمانێت پلەی یەکەمی بەدەستبێنین و خۆمان ئاماداکەین بۆ بتوڵەکان.